سڵاوتان لێبێ. من ناوم علی جەمیل مەلاوەیسی زەنگەنە، ناسراوم بە دکتۆر علی جەمیل. من کاندیدم لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارەی 222، ژمارەکەی من 13ە. لەکوێوە دەست بە خزمەت کرد؟ من دەستم بە خزمەت کرد، پەرستار بووم لە نەخۆشخانەی مناڵان. تقریبا 5 ساڵ پەرستار بووم لە نەخۆشخانەی مناڵان. دوایەوە چوون بۆ تەدەڕۆج بۆ ئەغزێ و نەواحی. من لە شارۆچکەی دووبز لەوێ 3 ساڵ لێش داوامم کرد. دوایەوە ئینجا گەڕامەوە بوومە بەرپرسی کارژێری خزمەتگوزاری لە تەندروستی گشتی کەرکووک بۆ ماوەی 5 ساڵ. دوایەوە چوون بۆ لەناو دایرەی سەحا بوومە بەرپرسی هێڵی گەرم. دوایەوە ڕۆیشتم بوومە بەرپرسی هەوبەی چاودێری تەندروستی لە کەرتی یەک، حتا ئەو کاتێک کە من کاندید بووم. ئەم ئەرکە ئێستا پێسپێردراوە، ئەرچێکی قورس نییە؟ ئەرچێکی قورسە، بەڵێ، بەس من ئەو ئەرکە کە تەکلیفیان لێم کرد وەک یەکێتی نیشتیمانی کوردستان کە من تەکلیف کرام، شەرەفمەند بووم کە یەکێتی نیشتیمانی کوردستان منی تەکلیف کرد بۆ کاندید بوون لەسەر لستەکەی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارەکەی 222. بەم ئەرکەی پێت سپێردراوە، خۆشەویست بوویتە لای خەڵک؟ بەڵێ، من ئەم ئەرکەی من خۆشەویستی خەڵک وای لە من کرد بەردەوام بم لەم کارەی من، بەردەوام بم و کۆڵ نەدەم. و ئەم ئەرکە زۆر پیرۆزە. ئەم ئەرکە یعنی لەبەر ئەوەی تەندروستی گشتیە و من دائیمەن تەندروستی گشتی خەڵک زۆر گرنگە لای من و خەڵکیش ئەم کارانەی منی کە بینیوە وەک یعنی مەسەرێکمانەیە چەپڵە بە یەک دەست لێ نادرێ. لەبەر ئەوەی خەڵکش لەگەڵ من هاوکارمە بۆ ئیشەکانم. ئێمە کە دوکانێک مەسەلەن دوکانەکە کە ڕێنمایی چێدەینێ یا مەسەلەن ئەو دوکاندارانە کە منە چمە سەریان دایەخەم، ئەوان دڵگران نین بۆ لەبەرەوەی ئەچنە خۆیانەوە بۆ ئەوەی خۆیان چاک بکەن، بۆ ئەوەی شتێک تەندروست بدەنە هاوڵاتیەکانی شاری کەرکووک. ئەوترێت بەهۆی دکتۆر علی جەمیلەوە مەطعەمەکان هەموو پاک بوونەتەوە. بەڵێ، ئەوە زۆر ڕاستە. ئەوە ئێمە مەطعەمەکان یعنی تەفتیشێ باشمان کرد لە کەرکووک و هەموو کەرکووچیەکانش شایدن و پاڵپشت منن، پشتگیریمیان کردووە. دائیمەن من سوپاسی خەڵکی کەرکووکەکەم بۆ ئەو پشتگیریەی ئەوان. ئەگەر خەڵکی کەرکووک نەبن، خەڵک کەرکووک نەبێ، بەخوا منش ئەم علی جەمیلەم لێ دەرناچوو، لەبەرەوەی هەموو خەڵکەکە پشتگیری منی کردووە و دەستخۆشی کردووە لە من. هیچ دووچاری هەڕەشە بوویتەتەوە؟ من دووچاری زۆر هەڕەشە و گۆڕشەیەک بوومەتەوە، بەس من خۆشەویستی خەڵک وای لە من کردووە لە کارەکەم بەردەوام بم و نەترسم و هەموو من سوپاسی خەڵکی کەرکووکەکەم کە پشتگیری منن. هەوڵ دراوە بەرتیل بدرێتە دکتۆر علی؟ وەڵایی زۆر هەوڵ دراوە، بەس من ئەو بەرتیل و دیانەتی من ڕێگە نادا ئەو شتە قێزەوانانە من یعنی بەکاری بێنم. من زۆرەوە شتێک قێزەوەن پێزانم کە هیچێک بێ بەرتیلم بداتێ یا هەدیەکەم بداتێ. من قبوڵی ناکەم بە هیچ جۆرێ. ئەڵێن دکتۆر علی زۆر تەلەفۆن بۆ شورتاکات، بەسەرهاتی خۆشت توش بووە لە کاتی هەڵمەتەکانت؟ وەڵاوە جارێکی
لە بازارەکانی کەرکوک بوو وتم هەسە هیچی شۆرتە یاخودکم ملیۆن مەڕە گلنالکم مەیفید و یاکم ئیتر ئەوە بووە ترندێک لە ناو شاری کەرکوک بەگشتی و خەڵک کەرکوک ئەو قسەی منیان زۆر پێخۆشە دایمەن بچمە هەر شوێنێک هەر مناسبەیەک دایمە هەم لە مناڵەوە تا گەورە ئەم ترندە بەخۆم ئەیلێنەوە لەم توخوا جارێک بۆمان دووبارە بکەرەوە. دکتۆر علی جەمیل بۆچی خۆی هەڵبژاردووە بۆ پەرلەمان؟ من خۆم هەڵبژاردووە بۆ پەرلەمان کە یەکێتی نیشتیمانی کوردستان منی تەکلیف کردووە بۆ ئەم ئیشە و من شەرەفمەندم سوپاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم کە تەکلیفی منی کردووە. ئەزانم تۆزێک کەموکورتی هەیە لە بواری تەندروستی گشتی ئەو کەموکورتیانە چۆن ئەکرێ چاک بکرێتەوە بە دەسەڵاتێکی زیاتر ئەبێ ئەو دەسەڵاتەمان کە زیادەکە کە بڕۆین بۆ پەرلەمان دەسەڵاتمان زیاترە بێ زۆرترە بێ بۆ ئەوەی بۆ دابینکردنی دەرمان بۆ نەخۆشخانەکان کە هەنێ هەژار هەیە کەم دەرامەت هەیە ئەوانە ناتوانن ئەو پێداویستانە جێبەجێ بکەن بۆ ئەوی قورسە بۆ ئەو فەقیر و هەژارانە من ئەچم بۆ پەرلەمان ئەگەر خەڵکی کەرکوک دەنگم پێ بدا بەڵێنتان پێدەم کارەکانی من دەلیلن بۆ کارەکانی پێشوم لەبەرەوەی من لەسەر دەستوری عێراقی مادەی 31 کە ئەیلێ تەندروستی گشتی دابینەکەین بۆ خەڵکی عێراق لەسەر ئەو مادەیە من کارەکەم و من ئەو مادەیە ئەبێتە چەکوشەکەی عەلی جەمیل. ئەگەر بوویت بە پەرلەمانتار یەکەم هەنگاوت چییە بێت بۆ بەردەوام بوونت لە خزمەت؟ من دایمەن خزمەتی خەڵکی شاری کەرکووکەکەم بەگشتی وەچم بۆ پەرلەمان یەکەمین کاری منەوەیە ئەڕۆم بۆ وزارەتی تەندروستی عێراق لەوێەوە چی پێداویستەکان بکە بۆ نەخۆشخانەکانمان بۆ ئەو ئامێرە توبیانە کە لە کەرکووک نییە من لە ئیستا چەندێک ئیستا باشە باشتر و باشتر یەکەم.